بەڵێ ئەوەی گوێمان لە قسەکانی بوو خەلیل حەییا یەکێک لە سەرکردەکانی حەماس بوو، سوپاسی هەندێک لە وڵاتانی کرد بە تایبەت قەتەر و میسر بۆ هاوکاریەکانیان بۆ ئەو نێوەندگیریی کە کردویانە، باسی لەو ڕوبەڕووبوونەوە ئاڵنگاریانە کرد لە ماوەی ئەو کاتانەی کە شەڕ و ڕوبەڕووبوونەوەیان بووە لەگەڵ سوپای ئیسرائیلدا بۆ سەر ناوچەکانیان. کەواتە دۆسەی گەرمی ئەم شەو لە دوای ڕاگەیاندنی ئاگربەستەکەی غەزەیە لەلایەن دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکاوەیە، بۆیە دەمانەوێت گفتوگۆ و شرۆڤەی زیاتری ئەم پرسە بکەین، چونکە ئەمە یەکێک بوو لەو پرسانەی کە بەر لە دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ بەڵێنی دابوو کە شەڕی غەزە ئیسرائیلی کە دەبێت لە کارەکانی و ڕای دەگرێت. کەواتە بە شرۆڤەی ئەم پرسە بکەم لەگەڵ بەڕێز عەلی ئەلهێل، شرۆڤەکانی سیاسی و مامۆستای زانکۆ کە لە دەوحەوە لەگەڵم دەبێت ڕاستەوخۆ. بەڕێز عەلی ئەلهێل، ئەم کاتت باش، سوپاس کە مادەی لەگەڵمان. بابزانین ڕۆڵی سەرەکی کێ بوو لەم ڕاگەاندنی ئاگربەستەی کە ئێستا گوێمان لێبوو لە غەزە؟ ئەمریکا بوو یا قەتەر یا میسر؟ مساء الخير سيدتي. العامل الأساسي بەڵێ شەوتان باش بێ. هۆکاری سەرەکی ئامرازی سەرەکی ئەوەی کە ڕۆڵێکی شەرفمەندانە و گەورە و مەزنی گێڕا مقاومەیە، مقاومەی فەڵەستینیە. مقاومەی فەڵەستینی ڕۆڵی گەورەی هەبوو کە لە ماوەی 16 مانگی ڕابردوودا دەوڵەتی ئیسرائیلی و یاخود هیچ دەوڵەتێک نەیتوانی ڕوبەڕووی ببێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەو جیهاندا بتوانێت مقاومە کب بکاتەوە. ئەوان هۆکاری سەرەکی گەیشتن بوون بە ئاگربەست، ئەوانەی کە توانیان بگەن بەمڕۆ گەلی غەزێ، ئەو گەلە خۆراگرەی کە لە بەرامبەر هەموو خوێن ڕێژیەکان وەستایەوە و لە بەرامبەر 15,000 شەهید کە زۆرینەیان ژن و منداڵ بوون چۆکیاندا نەدا و زۆرینەی یاخود 120,000 بریندار و قوربانی دیکەی لێکەوتەوە و سەرباری وێرانکردنی غەزە بە فڕۆکەکانی ئەمریکا و F-35 ڕابردوودا. دەستخۆش ئەمەی کە تۆ باسیەکەی لەسەر ئاستی وەڵامدانەوە و کاردانەوەکان لە غەزە و لەسەر ئاستی مرۆیی، بەڵام تۆ باسی ئەوەم بۆ بکە لەسەر ئاستی سیاسی وڵاتان، ئەوەی کەوتم ئەمریکا، قەتەر، میسر، کام لە وڵاتانە ڕۆڵی کاریگەریان هەبوو لەسەر ڕاگەاندنی ئەم ئاگربەستە؟ ئیدارەی ئەمریکا، ئیدارەی داهاتووی ئەمریکا ڕاستەبڕی، ئیدارەی دۆناڵد ترامپ ڕۆڵێکی گەورەیان هەبووە. ئەوان توانیان ڕۆڵێکی باش ببینن لەبەرچی لەبەر ئەوەی بەڕاستی ناوناوبانگی ئیسرائیل لە ئەمریکا گەیشتۆتە خوارەوە و ئەو هەموو زانکۆیەی ئەمریکا لە مامۆستا و لە قوتابیان کە ئێستا بە ئاگەهاتنەوەیەکی سیاسی هەیە کە بۆتە سەردەمی بە ئاگەهاتنەوە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەستی پێ کردووە، هەمویان گەیشتونەتە ئەو باوەڕەی کە ئەمریکا پارەی باجی ئەمریکەکان دەبا و هەموو ساڵێک 5 ملیارد دلار کۆنگرێس پێشکەشی ئەمریکای دەکات لە ژێر فشاری کۆمەڵەی فشارکردن کە ئەوانە لۆبی ئیسرائیلین لە نێو ئەمریکادا و ئەوانەی کە ناوناوبانگی ئیسرائیل لەسەر ئاستی جیهانیش بە شێوازێکی زۆر خراپ داتەپیوەوە. ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە فشار دروست ببێت. من ئەوەتان بیر بخەمەوە بنیامین ناتانیاهۆ کاتێک نێردەی دۆناڵد ترامپ هاتە جەوحا ڕۆژی شەمە، هەمان ڕۆژتووە ئیسرائیل و هەمان ڕۆژیش لەگەڵ بنیامین ناتانیاهۆ کۆبووە و فشاری لێکرد بۆ ئەوەی بە ئاگربەست بگات. کۆبوونەوەیەکی زۆر تند وەکو هەندێک لە میدیاکانی ئیسرائیل باسییان کردوکو یەدیعۆت ئەحرۆنۆت و ڕۆژنامەکانی دیکە. ئەوان بنیامین ناتانیاهۆ ویتکۆف بنیامین ناتانیاهۆی ناچار کرد، پێی گوتبوو دۆناڵد ترامپ دەڵێت دەبێت دەستبەردار ببیت، دەبێت تۆ هەندێک سازش پێشکەش بکەیت ئەکرێ باسی ڕۆڵی قەتەرم بۆ بکەی بەڕێز عەلی، ئەکرێ باسی ڕۆڵی قەتەرم بۆ بکەی لەو نێوەندەدا بزانین چ ڕۆڵێکیان هەبووە؟ قەتەر ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو بێگومان. قەتەر ڕۆڵێکی یەکلاکەرەوەی هەبوو. ئەگەر ئێوە بیرتان بێت لە دوو ئاگربەستی یەکەم، ئەو دوو ئاگربەستەی کە یەکەمیان لە 30 نۆڤێمبەری ساڵی 2023 دەستی پێ کرد، قەتەر توانی ئەو ئاگربەستە سەر بخات
قەتەر توانی هەردوو ئاگربەستی ڕابردوو بە سەرکەوتنێکی دیار و گەورەوە سەر بەخات لەو ماوەیەدا چەندیلی ئیسرائیلی ئازاد کردن لەلایەن فەسایلی مقاومە لەلایەن قەسام و فەسایلی قودسەوە و هەر لەو ماوەیەدا چەندین دیری فەڵەستینی لەلایەن ئیسرائیلیەوە لە زیندانە داگیرکارەکان ئازاد کران. قەتەر ئەم دۆسیەی بە تاوی لە خۆ گرتووە. من نامەوێت لە بابەتەکە دەربچم، بەڵام قەتەر بە هەمان شێوە دۆسیەی ئەفغانستانی لە ئەستۆ گرت تاکو توانی سەری بخات لە ساڵی 2020 دوای چەندین ساڵ لە خۆراگری هەوڵی بێوچانی قەتەر. بە هەمان شێوەش ئەمڕۆ قەتەر توانی ئەم نێوەنگیریە سەر بخات و گفتوگۆکانی ئێستا بە ئەنجام بگەێنێت تا بەو شێوازە دۆسیەی غەزە لە خۆی بگرێت و بگەن بە ڕێکەوتنی ئاگربەستە نێوان فەڵەستینی و ئیسرائیلەکان. ئوستاز عەلی، ئێستا ئاگربەستێکی مەرجداری قورس ڕاگەیەنراوە کە دەڵێم مەرجداری قورس مەبەستم حەماسە، چونکە یەکێک لە مەرجەکان ئەوەیە حەماس نابێ بە هیچ شێوەیەک لە غەزە دەسەڵات بگرێتەوە دەستی و هیچ جوڵەیەکی هەبێ، ئەگەرنا لە بەرامبەردا ئیسرائیل وەڵامی دەبێ. ئێوە پێتان وایە حەماس بێدەنگ بێ لە غەزە؟ باڵی سەربازی حەماس ڕاستتر بڵێن قەسام لە تونێلەکانی غەزەدا لەگەڵ کەتیبەکانی شەهید ئەبو عەلی موستەفا لەگەڵ کەتیبەکانی بەرەی دیموکراتی ئازادکردنی فەڵەستین و کەتیبەکانی ڕزگارکردنی ئەقسا و لیواکانی ناسر سەلاحەدین و چەندین کەتیبەی دیکە کەتیبەکانی عومەر ئەلفارۆق و کەتیبەکانی عومەر ئەلقاسم ئەمانە هەمویان گروپی مقاومە ناچن بۆ هیچ شوێنێک لەوێ دەمێننەوە فەڵەستین بەجێنایەن غەزە جێ ناهێڵن. ئەمڕۆ ڕۆژ کە دەسەڵاتی سیاسی لای حەماسە ئەو دەسەڵاتە تێوەگلاوەی فەڵەستینیە کە ناوی لە خۆی ناوە دەسەڵاتدارەی فەڵەستین و ئیسرائیل لە کەناری خۆراوە ئیسرائیلی هێناوەتە سەر ئەو ناوچەیەوە ئەو ئابلوقەیەی خستوەتە سەر جنین و یارمەتیدەری ئیسرائیل بوون لەوەی بردومانی کەمپی غەزە بکەن. دوێنێ ناکرێت بە هیچ شێوەیە گەلی فەڵەستینی ڕۆژێک لە ڕۆژان ئەو دەسەڵاتی غەزە ئەو دەسەڵاتی فەڵەستین قبول بکەن. تەنیا حەماسیان دەوێت بە بەڵگەی ئەوەی سەرباری خوێن ڕێژی و هەموو وێرانکاریەکان یەک کەس نەیگوتمە دژی مقاومە، یەک کەس نەیگوت ئێمە مقاومە ناوێت. هەموو شتێکی خۆیان دۆڕان، دایک و باوک و خانەوادە و خێزانی خۆیان دۆڕان، بەڵام نەیانگوت مقاومە ناوێت. کەواتە بۆ داهاتوو کێ غەزە بەڕێوە دەبا؟ سوڵتەی فەڵەستینی یاخود حەماس؟ من پێت دەڵێم حەماس، هیچ گومانێکی تێدا نییە. من ئەم وشەیە پڕ بەزارم دەڵێم حەماس لە ڕۆژی دووەمی شەڕدا لە غەزە حکومدار دەبێت، لەبەرەوە گەلی فەڵەستینی لە خۆراوە لە قودس جگە لە حەماس کەسی دیکەیان ناوێت، دەسەڵاتدارێتی فەڵەستینیان ناوێت، لەبەر ئەوەی ئەمانە دەسەڵاتی ئۆسلۆن، دەسەڵاتی هەماهەنگیکاری ئەمنین لەگەڵ دوژمنەکەیان. بەڵێ بەڕێز عەلی ئەلهێل شرۆڤەکاری سیاسی و مامۆستای زانکۆ، سوپاس دەکەم کە ڕاستەوخۆ لە دەوحەوە لەگەڵمان بووی.